خۆشبەختانە کاک عوسمانی حاجی حەمەسەعی کە خەڵکی شاری دەربەنیخانە هات بەدەنگمانەوە و ئامادەی خۆی دەربڕی بۆ دروستکردنی خەستەخانەیەک بۆ ئەم حاڵەتە و ئەم بارودۆخە کە دروست بۆ لە کوردستانە بۆ هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە و خۆشبەختانە ئەمڕۆ دوای بانگەوازەکە ئێمە دەستی بە کارەکانی کردەوە ئێستا لە مووقعی کارەکەین و هەوڵەدا لە ماوەیەکی کورتا بە شێوەیەکی جوان خەستەخانەیەکمان بۆ دروست کات کە بۆ 16 بێت واتە نەخۆش بگرێتە خۆی لە قۆناغی ئێستادا. نەخۆشخانەکە پێکاتوە لە 16 قەرەوێڵە بۆ 16 نەخۆش ئەم ژوورانە هەمووی ژووری کامل و وەکو سوید بۆم دروست کردووە تەجهیزاتی کاملیشی بۆ کڕم لەگەڵیا بە شێوازێکی زۆر پێشکەوتوو و ئەگەر من لەوانەیە هەفتەیە 2 ڕۆژی لە مودەکە دوا بکەوم تەنها لەبەرەوەیە من بە سەندەمیج پەناڵ لەم کردووە بە خشتەی کەم لەبەرەوەی هەم بۆ عازل بێ هەم شتێکی یەکجاری و ڕێکوپێک بێت.